بەیەکەوە خەونی مام جەلال و کاک نەوشیروان بەدی دەهێنین و ڕێککەوتنامەی دەباشان سەردەخەین. کە سوکاری شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەردەڕاش پشتگیری لیستی هاوپەیمانی کوردستان دەکەن، ڕادەگەێنن لە هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پاڵپشتی تەواوی لیستی هاوپەیمانی کوردستان دەکەن و دەڵێن هاوپەیمانی کوردستان تاکە قەوارەیە پارێزگاری لە کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکات. کە سوکاری بنەماڵی شەهید نەزار پشتگیری خۆ دەردەبڕین لۆ لیستی هاوپەیمانی کوردستان بەڕێز کاقوبات حتمان دەنگ دەین بە لیستی هاوپەیمانی چکو خۆیمان ڕێشتیە لەسەر ئینشەڵڵا لیستی هاوپەیمانی کوردستان چارەسەر دەکات و کێشەی بەغدا و کوردستان نابێنیانەیە. یەکێتی نیشتیمانی کوردستان بە حزبی شەهیدان ناسراوە چەندین سەرکردەی پێشمەرگە و ئازا و قارەمانی بۆتە قوربانی بۆ پاراستنی خاکی هەرێم. ئەمە وەکو بنەماڵی شەهیدان خاوەندوو شەهیدین دوو مامم شەهیدی یەکێتی نیشتیمانی کوردستانە، وەکو ماڵی شەهیدەکان ئەمە پێخۆشحالین هەر کەسێک دەنگ بە یەکێتی نیشتیمانی کوردستان و حزبی گۆڕان بدە هاوپەیمانیەکەی دەنگ بدەن بە یەکێتی شایستەی کورسی زیاتر لە ناو حکومەتی هەرێمی کوردستان. ئینە پاڵپشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و گۆڕان بکەین بە خوێن نەبەس بە قەڵەم. وەکو کوڕە شەهیدێک پاڵپشتی خۆمان دەبڕین بۆ لیستی هاوپەیمانی مام جەلال. ڕۆژی دەنگدان دەچێت سەر سندوقەکەی سەوتی خۆمان دەدەینە مام جەلال. کە سوکاری شەهیدان خاوەن پێگەیەکی بەهێزن لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان، هەر بۆیە لە درێژایی مێژوو یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناو خاک و خەڵکی کوردستان قوربانی زۆری داوە کە سوکاری شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان لیستی هاوپەیمانی کوردستان بە دەنگ و ڕەنگی خۆیان دەزانن پشتگیری دەکەن. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕاش.